16 ساڵە کۆمەڵی جاران نەماوە. ئەو حزبە سەردەمێک بابوونی هەزاران پێشمەرگە لە نێو بزوتنەوەی کووردە سەرێکی لە نێو سەراندا هەبوو. بەڵام لە ساڵی 2000ەوە بەهۆی ناکۆچێنێ خۆیەکان گڵۆڵەی کەوتۆتە لێژی. ئێستا لە تەنیشت یەکتر و بەیەک ئاڵا لە دوورە وڵاتی سێ کۆمەڵە چالاکی دەکەن. هاوڵەکانیان بۆ یەکگرتنەوەیان سەرکەوتوو نەبووە. بۆیە دامەزرێنەرێکی کۆمەڵە پرۆژەیەکی نوێی بۆ هاوکاری خستۆتە ڕوو. عەبدوڵڵا موهتەدی سکرتێری کۆمەڵەی شۆڕژێر داوا دەکات سەهۆڵبەندانی نێو کۆمەڵەکان بتوێتەوە و لە ژێر چەتری پلاتفۆرمێکدا کۆ ببنەوە. لە پرۆژەکەی موهتەدیدا هاتووە لایەنەکانی کۆمەڵە خاڵاو بەشەکانیان لە جیاوازیەکانیان زیاترە و قامکەکانی کۆمەڵە دەتوانن دەستێکی بەهێز بن بۆ گەیشتن بە ئامانجەکانیان. کۆمەڵە لە ساڵی 1969 دامەزراوە. 10 ساڵ دواتر چالاکی خۆی ئاشکرا کردووە و ساڵی 1983 حزبی کۆمۆنیستی ئێرانی پێکێناوە و خۆشی کردوتە ڕێکخراوی کوردستانی و حزبە. لە 2000 کۆمەڵەی شۆڕژێر جیابۆتەوە و لە 2007 کۆمەڵەی زەحمەت کێشانی کوردستان لە کۆمەڵەی شۆڕژێر جیابوونەتەوە. بە گوتەی عەبدوڵڵا موهتەدی سیاسەتی وڵاتان پیشانی داون ناکۆچی تاوەکو سەر نییە. ئەڵمان و فەڕەنسا دوای دوو شەڕی جیهانی ڕێککەوتن. ئەمریکا دژی ژاپۆن چەکی ئەتۆمی بەکارهێنا. بەڵام ئێستا هاوبەشێکی گەورن. بۆیە کێشەی کۆمەڵەکان لەوانە گەورەتر نییە کە نەتوانن پێکەوە کار بکەن. لە پلاتفۆرمی هاوکاری کۆمەڵەدا هاتووە یەک لە هۆکارەکانی و دۆخەی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان قەتیسمانەوەی ناچاریە لە چوارچێوەی هەرێمی کوردستاندا. عەبدوڵڵا موهتەدی لە پرۆژەکەیدا دەڵێت دەیانهەوێ بەستێنی هاوکاری لە نێو هەموو ئەو کەسوولەیانانەدا خۆش بکەن کە خۆیان بە کۆمەڵە دەزانن. ئەوەش بە پاڵنەرێک نێو دەبات بۆ پێکێنانی بەرەی هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بڕیاریشە لایەنەکانی کۆمەڵە دوای تاتوێکردنی بابەتەکە وەڵامێکی ڕوون بەو پێشنیازە بدەنەوە.